بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لەوانەیەکی دیکەی کلیلەکانی تێگەیشتن و لە ڕامان لە قورئانی پیرۆز پێتان گەیشتینەوە. لە کلیلی سێم ڕاوەستان کە باسی ئەوە دەکا ربط الآيات والسور، یان علم المناسبات القرآنية، کەەوە زانستێکی تایبەتە لە ناو زانستی علوم قورئان هەندێک جار باز دەکرێت و زۆر پەیوەستە بە تەدەببور و بە تێگەیشتن لە قورئانیش، کە چییە؟ پەیوەندی نێوان ئاەتەکان یان سوورەتەکانی قورئانە. پەیوەندی نێوان ئاەت و سوورەتەکانی قورئانە. قورئان شێوازێکی دەربڕینی تایبەت بەخۆی هەیە، ناوازەیە، فەرید من نەوعیه، یعنی هیچ شێوازێک لە نووسین لە نەس هاوشێوەی قورئان نەبووە و هەتا ئێستاش نییە. لەبەرەوەی شێوازی ئاسایی ئەوەیە کە بە گوێرەی بابەتێک تەواو دەکرێتن بابەتە چی دیکە دێ، یعنی مەفهومە لەوەی کەەوە ئەو مەوزوعەیە لە دوو ئەو مەوزوعەیە دێ، ئەو بابەتە تەواو دەبی ئەو جەبابەتە چی دیکە دێ. بەڵام تەماشای قورئانی دەکەی لە دەربڕینەکانی لە بابەت باسکردنەکانی بە شێوەی تایبەتە کە هەم بابەتەکان زوو دەگۆڕێن و هەمیش ئەگەر لێی ورد بیەوە بە وردبوونەوە دەبینی پەیوەندی زۆر ورد و دقیق لە نێوانیاندا هەیە. بێ ئەوە نییە، بێ پەیوەندی نییە هەر برێ ئەو ئاەتە باسی شتەشی بکە و ئاەتە چیکە باسی ئەوەی بکە، بەڵکو ئەوانە هەموو پەیوەندی وردیان لە نێوان هەیە. جاوێ پەیوەندیەکان زۆر وردن، تەنها زانایانی مفەسیری وەسە مفەسیرێک لە مفەسیرەکان پەی پێبردیە و باسی کردیە. جار وایە پەیوەندیەکە ئاشکرایە، وازیحە، هەر کەسێکی عەرەبی زان بخینیتەوە هەست بەو پەیوەندی دەکا لە نێوان ئەو ئاەتانە یان ئەو سوورەتانە هەنا. ئەلەوەش بەڕاستی زۆر فەوائید و سوود و وەکو برێ تێڕابان و تێگەیشتنی وردت لە بۆ بە دیار دەکەوی ئەگەر ئینسان سەرنجی بداتێ. لە بۆ یەک لە کلیلەکانی کلیلە گرنگەکانە لەوەی ئەتوو تام لە قورئانێ بکەی کاتێکە فکر لەوەی دەکەی ئەو ئاەتە لۆ لە دوو ئەو ئاەتەی هاتی، ئەو سوورەتە لۆ لە پاش ئەو سوورەتەی باس کرایە. ئەسڵەن سەری ئەو سوورەتەی کە باسی ئەو بابەتی دەکات لە کۆتاییەکەی لۆ ئەو باسی دەکاتەوە. ئەو سوورەتە لۆ بەو ناوەی ناندرایە، چونکە ئێستا باسی دەکەن کە جۆرەکانی مناسبات زۆرە. ئەسلی مناسبە لە زمانی عەرەبی بە مانای مولائەمە دێ، یعنی گونجاوی. هەلێرمە بەسمان ئەو پەیوەندی گونجاویەیە کە لە نێوان ئاەتەکان و سوورەتەکان هەیە. أبو بكر ابن العربي مالكي دفرمي ارتباط آي القرآن بعضها ببعض حتى يكون كالكلمة الواحدة متسقة المعاني منتظمة المباني علم عظيم. فرمي بيك بستني آية كان قرآن حتى وكو أويلي كأنما قرآن همو يك كلمة وهمو لقل يكدي قنزاوة زانستشي زور برزة، زانستشي زور برزة كمفسرين زور ورد توينناو أو زانستي. وإمام الرازي باز دەکا دەفەرمی زۆربەی وردەکاری قورئان لەناو ئەو زانستەیدا ئەندرا. فەرمی زۆربەی وردەکاری تەفسیر و مانایەکانی قورئان لەناو ئەو زانستەیدا ئەندرا. وە لە کۆن و نوێش شت لەبارەی نووسرایە. مثلا بورهانەدینی بیقاعی تەفسیرێکی هەیە تقریبا 10 تا 12 بەرگە، یەک لە زانایانی ئەندەلوس بووە، لە سەرەتای فاتحەوە تا کۆتایی ناس لە مابەینی هەموو سوورەتەکان لە مابەینی هەموو ئاەتەکان قورئانی تەفسیر کردیە. پەیوەندی نێوان ئاەت لۆ ئاەت، بەڵکو جوملە لۆ جوملەی ئاەتەکانی باس کردیە کە تەفسیرەکەی ناونایە نەظم الدرر في التناسب بين الآيات والسور. یەک لەو کتابانەی دیکە کە مەشهورە نووسرایە ئیمامی السیوطی نووسیتی کە تناسق الدرر في التناسب بين الآيات والسور یان في التناسب بين السور زیاتر ئەو بە کورتیە باسی پەیوەندی نێوان سوورەتەکان دەکاتن. چەند جۆرە مناسبەک هەیە، یان چەند جۆرە پەیوەندیەک هەیە کەوا زانایان باسییان کردیە لە تەفسیرەکانیان، وەکو برێ بە پەرتی جاروێ باسییان کردیە. بەڵام ئەو تەفسیری نەظم الدرر بە تایبەتی لۆ هەندێک نووسیتی. ئەگەرنا تەفسیرەکانی دی
لە ئەسنای تەفسیرکردن ئاماژەیان بەو شتانەدایە کەم و زۆر هەموو مفەسیرێک لۆ ئەو بابەتەی چووە کەمیان زۆر. یەکەم جۆری تەناسوبەکان تەناسوبە پەیوەندیە لە نێوان جوملەکانی ناو یەک ئاەت. جاروێ ئاەتەکان درێژن لە چەند جوملەک پێک هاتیە ئەو جوملەیە لۆ لە دوای ئەو جوملەی هاتیە هەموو ئەوانش پەیوەندی هەیە. مەسەن لۆ نمونەی باز بکەین کە خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی زومەر ئاەتی 5 دەفەرمی خەلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل. یەکەم جار باسی ئەوە دەکات کە هەموو ئاسمانەکان و زەوی بەڕاستی بەڕێکی دروست کردیە، یعنی هەمووی بە سیستەمەک دروست کردیە بەو پەڕی ڕێک و پێچی و لە پێناوی مەبەستەکی حەق. ئەوە باسی گشتیەکەی دەکات. دوایە بەرەو زەوی دێتن، باسی زەوی دەکاتن یکەویر الليل على النهار ويكور النهار على الليل. یەک لەو ڕێک و پێچی و حەقیقەتەی باز دەکاتن کە ڕۆژی بە شەو دەپێچیتەوە، شەویش بە ڕۆژی دەپێچیتەوە، باسی ئەو حەقیقەتەی دەکاتن. پاشان وەسەخەرە الشەمسە والقەمەر، ئەو ڕۆژ هاتن و شەو هاتنە پەیوەستە بە حەرەکەی ڕۆژ و مانجی. لۆ یەکسەر لە پاشان باز دەکات کە ئەو ڕۆژ و مانگەی مسەخەر کردیە، فەراهەمی کردیە، دابینی کردیە لۆ ئەوەی پێداویستی ژیان و ئەو یاسایی کە لە بۆ ژیانی مە پێویستە دابین بکاتن لەسەر ئەو زەوی. كل يجري لأجل مسمى. کاتێک تەماشای ئەو قوانینانە دەکەی، ڕۆژ و شەو هاتنی مانگ و ڕۆژ جوولەکانیان دەبینی هەمووی پەیوەستە بەچێ بە کاتی دیاریکراو، لە کاتەی دیاریکراو دێ لە کاتی خۆی دەڕواتەوە. کەواتە کۆی ژیان، کۆی ئەو مەخلوقاتەش دیسان تەمەنەکی هەیە، لە کاتەی دێ لە کاتەی دەڕواتەوە، پەیوەستە بە ئەجەلی مسمى. هاتەماشای هەموو جوملەکان لەگە یەکدی مەربوطن، پەیوەندیان هەیە. ئەلا هو العەزیز الغەفار. لە کۆتایی دەینیتن بە دوو لە ناوەکانی خوای گەورە کە ئەو دوو ناوە وەکو برێ زۆر جاروەیە زۆربەی ئاەتەکان دەبینین بە ناوەکانی خوای گەورە کۆتایە پێدێ. وەکو برێ لە کۆتایی مەبەست و خوڵاسەی ئەو باسەی لەو ئاەتەی کرا لەو ناوانە ڕنگ دەداتەوە، خوڵاسەکەت دەداتێ لۆ ناسینی خوای گەورەیە سوبحانه وتعالى کە ئەو خودایە ئەلعەزیزە، یعنی ئەمری زاڵە بە سەیرکردنی ئاسمان و زەوی، هاتنی ڕۆژ و مانگ لۆت بە دیار دەکەوی کە هەرچی ئەو داینابیتن ئەوە زاڵە، ئەو قانونە جێبەجێ دەبی کە ئەو داینایە لۆ بەڕێوە چوونی ئەو کەون و کائیناتی. کاتێکە ئەو زاڵیەتی و قەهاریەتی خوای گەورە لۆ بەدەرکەت، ڕەنگە ئەو کاتە ئەوە بە خەیاڵت دابێ برێکەواتە ئەمن ناتوانم هیچ بکەم بەرامبەر خودایەکی وا گەورە، چۆن بتوانم ڕازی بکەم، چۆن بتوانم عیبادەتی بکەم. کۆتاییەکەی بەوەی دەینی ئەلغەفاریشە. ڕاستە ئەو تو زۆر بێهێزتری زەعیفتری کاتێکە خۆت مقارنە بەو زاتەی دەکەی، بەڵام ئەوە نابێتەوەی ئەوەی برێ وەڵای ئەمن ناتوانم عیبادەتی بکەم لەبەرەوەی ئەمن لە ئاستەکی زۆر خواردامەوە، ئەو لە ئاستەکی زۆر بەرزدایە. غەفارە لێ خۆش بووە بە عیبادەتەکی کە شایستەی مێ لەمە قبول دەکاتن، پاداشتەکی دەداتەوە کە شایستەی خۆیتی. بە عیبادەت و هەوڵدانە کە شایستەی مێ پاداشتەکمان دەداتەوە کە شایستەی خۆیتی. ئەوە مەسەلەن جۆری یەکەم. جۆری دووەم مناسبە پەیوەندی لە نێوان سوورەت لە بۆ ئاەت لە بۆ ئاەت. ئەوە جوملەکان لە نێوان ئاەت بوو. ئەو جارە جۆری دووەم لە نێوان ئاەتێک لۆ لە دوای ئاەتە چکە دێک. ئەو جۆرە زۆرە و پێویستی بە لێکۆڵینەوەی ورد هەیە کە ئەو ئاەتە دێ لۆ ئەو ئاەتانی لە دوا دێتن. سەنەما لێرە نمونەمان هینایتەوە لە هەندێک لە ئاەتەکانی سوورەتی نور. يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. تاكو تاي آياتكان سرتا باسي أو إذا كان متسونا مالان ببي إذن ببي سلام كردن. أو آياتي يكم آياتي دوام دا فرمي أجر تسون كس لبين أبو هتا إذن ندرين نتسن وأجا قوتيان بقرينو ئاەتی سێم دەفەرمی ئەگەر ماڵە کەسی تێدا نەبوو، ئەم گۆش کەلوپەلی خۆتان لەو ماڵی هەبوو، کەسی دیشتە زێنە دەبوو لەو ماڵی، قەیدی ناکە بچن ئەو کەلوپەلی خۆتان دەربین، مەسەڵەن ئەو ماڵیان بەجێهێشتیە و ماڵی ناسیاری خۆتە و کەلوپەلی خۆت لێدانرێن. ئاەتی پاشەوی باسی چ دەکات؟ ئەمە زیاتر مەبەسمانەوەی ئەوانە ڕوونەکە لەبەر چ باسی هاتی، هەمووی باسی ئیزن وەرگرتنە لە چوونە ماڵان وانە. لە پاشان باسی چ دەکات؟ قل للمؤمنین یغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن. باسی ئەوەی دەکات چاوتان بگرنەوە لە
سیرکردنی ئافرەت باچایی بگریتەوە لە سیرکردنی پیاو لەبەرچێ ئەو باسە لە دوای ئەو ئیزنی هات چونکە لە چوونە ناو ماڵان و هاتنەوە و سەردانیکردن زۆر جار ئەو حاڵەتە ڕوودەداتن کە ئینسان وەکو برێت زۆرێک لە خیانەت دەکا کە سەیری ناموسی بەرامبەر سەیری ئەو خێزانەی ئەو ماڵەی بکە کە ئەو کەسە زۆر پێی ناخۆشە لۆی لەو تێکەڵیە ئەو حاڵەتانە دروست نەبیتن داوای چاوگرتن دەکاتن بە ناچاری کات و سەردانی ماڵەچی دەکەی یان تێکەڵ دەبی لەگەر ئەو عائیلەیەی ئەو چاوگرتنەی تێدابی لە کۆتایی ئاەتەکەی دەفەرمی چێ پاشەوەی باس دەکا کە چێ دەبی خۆیان دابپۆشن ئافرەتان لە چێ خۆیان داپۆشن هەمویان باز دەکات فەرمی لە کۆتایی ئاەتەکەی بۆی وەتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون لەبەر چێ کۆتایی بەوەی دەینیتن پەیوەندی چییە تاکە شوێنە لە قورئانی خوای گەورە داوا بکە هەمووتان ئەی ئیمانداران تەوبە بکەن لەبەرەوەی نەزەرکردن گوناحەکی زۆر بڵاوە کەم و زۆر هەموو کەسێک توش دەبی کەواتە هەمووتان تەوبەی بکەن لە پاشان ئاەتەکە باسی ئەوەی دەکا ئەمر بە زەواج دەکا وانکحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم کەنەما ئەو چاو تێبڕینەی کە کەسێک چاو لە ئافرەتان زۆر بکاو چاوی تێبڕی دیارە پێویستی پێویستت پێ وەرە ڕێی حەلالەکە لۆدانرایە بەرەو زەواج بڕۆ بەرەو زەواج بڕۆ کاتە دەبینی ئەو ئاهەتانەکە و لە دوای یەکتی هاتینە هەمووی پەیوەستن لەگەر یەکتی جاروێت و لە ڕووە ئاشکرایەکەی زۆر بە ئاسانی پێی نابێ یعنی من چەند ساڵە کە لێرە بەسەر تەفسیری ئەو ئاەتانەی سوورەتی الئینشقاقدا دەچوون فأما من أوتي كتابه وراء ظهره فسوف يدعو ثبورا ويصلى سعيرا إنه كان في أهله مسرورا إنه ظن أن لن يحور بلى إن ربه كان به بصيرا باسی ئەو کەسەی دەکا کە بەدەستی چەپ خراپەکارە وە لە پشتەوە کتابی کردەوەکانی وەردەگریتەوە دەرێ ئەو پێشتر لە ناو دنیای بەخۆشی دەژیا بەڵام کەسێکی خراپەکار بوو وای دەزانی إنه ظن أن لن يحور وای دەزانی کە لێی ناگۆڕێتن حەور بە معنای گۆڕانی بەسەردانایە هەر لەو دەسەڵات و لەو دەوڵەمەندی و لەو ساغی و سەحەتەی هەروە دەمێنێتەوە بەلا إن ربه كان به بصيرا بەڵێ خوای گەورە پێی ئاشکرایە یەکسەر دێتە سەرباسی سوێن خواردن بە هەندێک لە دەلیلی کەونی فلا أقسم بالشفق والليل وما وسق والقمر إذا اتسق لتركبن طبقا عن طبق ئەو جارە دێتەوە سەر بابەتەکەی کە لتركبن طبقا عن طبق یعنی قۆناغ لە دوای قۆناغ ئێوە دەڕوێندرێن لەو ژیانەی دەڕۆن منداڵە گەنج دەبی دوایە پیر دەبی دوایە بەرەو مردن دەچی ئەو قۆناغانە بەڵام ئەو سوێن خواردنانە پەیوەستی چییە لەگەر ئەو بابەتەی ئیمامی ڕازی لە تەفسیرەکەی کە بە جوانی لەبۆ ئەو بابەتەی دەچیتن ئەو پەیوەندیەی باز دەکە فەرمی کو فلا أقسم بالشفق تاریکی و ڕۆناچی لە 24 سعات گۆڕانکاری بەسەردادێ هەموو ڕۆژێ دووبارە دەبیتە ئەو گۆڕانکاریە و مانگ گۆڕانکاری بەسەردادێتن بەو شێوەیەی ئینسان تەماشای دەوروبەری خۆت بکە لە کەون و کائینات دەبینی هیچ شتێک سابت نییە جێگیر نییە بێ گۆڕانکاری نیە هەمووی گۆڕانکاری بەسەردادێ ئەتوو چی کەوا بزانی گۆڕانکاریت بەسەردانایە کەوا بزانی تەمەنت کۆتایی پێنایە کەوا بزانی هەر بەو شێوەیە لە دەوڵەمەندی لە دەسەڵات لە ساغی و سەلامەتی دەمینەوە کاتە دەبینی پەیوەندێکی چەند ورد لە مابەینی ئەو ئاەتانە و پێشە خۆی و دوای خۆی هەیە طبعاً ئەمە تەنها وەکو نمونە ئەوانە باز دەکەین نمونونەکان یەکزار زۆرن هەموو ئاەتەکانی قورئان دەتوانی بەو شێوەیە ئینسان لەسەری ڕابوەستیتن زۆری سێم ئەو جارە پەیوەندی لە نێوان سوورەت لە بۆ سوورەت ئەو سوورەتە هاتیە لە ئەو سوورەتەی لە دوا هاتیە طبعاً تەرتیبی سوورەتەکانی قورئانی ڕاجیا یەک هەیە کە تەوقیفیە یان تەوفیقیە یعنی بە نەس پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە وەحی لۆی دابەزیە کە بەو شێوەیە تەرتیبی بکاتن لە فاتیحەی بەقەڕە هەتا ناس یان ئیجتیهادی سەحابەی بووە دوایە کە قورئانیان کۆ کردیتەوە طبعاً لە ئاەت هیچ اختلاف نییە چونکە ئاەت وەکو دابەزی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرموویەتی لەو شوێنەی دابرێ والله أعلم کاتێک کە تەماشای ئەو ئاەت و ئەحادیثانە دەکەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوێندیتەوە دەبینی هەر هەمووی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە سەرەتاوە بەو تەرتیبەی خوێندیتەوە کە ئێستا ئەمە دەبینین لە هەموو شوێنەکان دەرێ بەقەڕە ئالی عیمران
نیسا مائدە ئەو های خیندەوە فەلەقی خین ناسی خیندەوە يعني ئەو تەرتیبە لەناو هەموو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەفعالی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نوێژکردنێ ئەو تەرتیبەی تێک نەدایە کاتە ئەگەر بە قسەش نەیفەرموو بیتن ئەوەی دابنێن دوای ئەوەی دابنێن ئەوەی سەحابەت لە خوێندنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو تەرتیبیان وەرگرتیە تەنها ئیختیلافەتیان لە ئەنفال و تەوبەی لە بۆ دروست بوو ئەوی دیکە لەلایەن ڕوون بوو کە بەو تەرتیبەیە تەرتیبەکەش ئیجتیهادی نییە بەڵکو بەو تەوفیقەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە فعل ئەنجامی دایە و بە وحی لە بۆی دابەزێ بەو شێوەیە تەرتیبی بکە و ئەو تەرتیبە نهێنی ئەسراری تێدایە لۆ ئەوە لە دووەی هاتی ئەوە لە دووەی هاتیە لۆ نمونە سوورەتی ضوحا دێ دوای سوورەتی شەرح دێتن سوورەتی ضوحا باسی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام بەڵام باسی نیعمەتە ظاهریەکانیتی ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى أتو يتيم بوي أتو نبون بوي وانيا أخوي قول أو نعمتاني كظاهرية لقري كردي سورة الشرح باسي سدك نعمتا باطنية كان أواني جهوري ناو ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك باسي أو نعمتانا ذكات لوي كواثابتي كردي ولهمو وسوسة ودو ضلي ورارا يشي ضلي بيغمبر صلى الله عليه وسلم زيجير كردي واتدبيني بيوستي هي لما بيني أو سورته أو سورتي وهم سورة كان يديش بوشيوي نمونة باسكرا يكل زورة كان ديك باسكرا لما بين السرتاي سورة كوتاي سورة لو سرتاي لو بو باس دستي بيكرديا أو لو بوا دستي بيكرديا أوش لتفسير كان هي ولو زوريش مثلا زانا كم ترتوي نسر أولاني يك لو أنا لنيوان ناوي سورة بابتي سورتك أو ناوي لو ليندرا أوش دي ساو بابتي ديتو آينا وكان اجتهادين يعني بوحي مثلا أو ناوانا داندراينا بلان بهر حال زور زار دبيني لتفسير كان باسكرا ناوك تعبير لمعنى سورتك إذا ذكر يك لو أنا كزور جوانا مثلا باسكرا سورة كهف باسي واقعة دكاتن كواقعة بإيماني وستم وخرافكارية كۆمەڵە کەسێک لەناو ئەو واقعی خۆیان دەردەین و خۆیان زیادەکەنەوە ئامادە نابن لەگەر ئەو واقع خراپەی بڕۆن سوورەتەکەش ناوی لێندرایەت ئەلکەهف کەواتە ئەو باسی ئەو ئەشکەوتەی دەکات کە پێویستە ئەهلی حەق و چاکەکار خۆیان تێمەڵاس بدەن لۆ ئەوەی لە واقعی خراپ و خراپەکاری خۆیان لێ بەدوور بگرن کۆی بابەتی سوورەتەکەش باسی ئەوەیە کە ئەوانە تووشی فیتنەی باسی فیتنەی دەسەڵات فیتنەی ماڵ ونیا فیتنەی زانست بەوانە هیچ هەر ناخەڵەتێن و خۆیان دەپارێزن لەوەی لەگەر واقع خراپەکەی بەردەوام بن خۆیان لەناو ئەو کەهفەی دەپارێزن کە کەهفی ئیمانە لەناو ئەشکەوتی ئیمان خۆیان دەپارێزن یەکێ لە جۆرەکانی درکەوە هەر زۆر کەمتر باسکرایە بەڵام ئەوەی زۆر جوانیشی تێدایە ینی پەیوەندی زۆر جوان لە نێوان المقسم به والمقسم عليه ئەو شتانەی کە خوای گەورە سوێندی پێ خواردینە لە بۆ ئەو شتانەی کە سوێندی لە پێناو خواردینە دەبینی قورئان زۆر سوورەتمان هەیە سەرەتایەکەی بە سوێند دەست پێ دەکات والشەمسی وضحاها والضحى والليل إذا سجى پەیوەستێکی زۆر هەیە لەم نێوان ئەوەی خوای گەورە لۆ سوێند بەو شتانە دەخوا لە پێناو ئەو شتەی مقسم به مقسم عليه لە بۆ چ سوێندەکەی دەخوا لۆ نمونە والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى باسی ئەوە دەکات سوێن بە چێشتەنگاو سوێن بە شەوکە زۆر تاریک بووە خوای گەورە ئەتووی بەجێ نەهێشتێت سوێن بەوانە لەسەر چ سوێن دەکەی دەخوا کە خوای گەورە نەوازی لێ هینای نەبەجێی هێشتی و ئاخرەت لۆ تو باشترە لە دنیاە لۆ ئەو حەقیقەتەی سوێن بەو دوای دەخوا پەیوەستی چیە لە مابەینی ئەوەی کە خوای گەورە دەیەوێت بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بفەرمیتن کە خوای گەورە واستان لێ ناهینێ پشتان تێ ناکاتن و ڕۆژ داهاتووەکی گەشتر و ڕۆنتر لە پێشتانە لەو ڕۆژەی ئێستا تێیدانە لەگەر چێشتەنگاو کە ڕۆژ تەواو ڕووناک دەبی و شەوەکی تەواو تاریک کە ئەنەما دەفەرمی ئەگەر چی ئێستا لە ناو شەوی تاریکدای ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەرەتای وەحی کە بانگەوازی بڵاو کردەوە زۆر دژایەتیان کرد
باوەڕیان پێ نەدەهینە ئەو هەموو ئەزیەتەیان دەدا بەڵام دوا ڕۆژەکی ڕووناک وەکو ڕۆژی ڕووناک لە پێشتە و ئەو دوا ڕۆژە ڕووناکەی ئەوەندە نزیک کردیە بە پێشی شەوەکەشی هێخستیە فەرمی سوێن بەخوا کە ڕۆژەکی ڕووناک دێ ئەگەر چی ئێستا لە ناو شەوەکی تاریکدای ئەوە لە هەموو حاڵەتەکان دووبارە دەبیتەوە کە ئینسان لە ناو واقعەکی ناخۆش و خراپدایە بانگخوازە مسلمانە لەسەر واقعەکی لەسەر دینی خۆی ثابتە کەوان نەما پێی دەرێتن کوڕ ڕۆژی ڕووناک لە پاش شەوی تاریک دێ سەرکەوتن و ڕووناچی لە پاش تاریکی دێتن و یەک لە نمونونەکانی دیکە لەسەر ئەو پەیوەندی نێوان ئەو سوێندەی کە پێ خورایە و سوێندی کە لە بۆ خورایە مثلا سورة العاديات أو العاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا إن الإنسان لربه لكنود سوين بأسبي دخوا سوين بو أسبي كوا تاو داداتن بخيراي دستنا كومالي دجبن دنجيلي وهل دستي حيل حيلي دكاتن توزو آقري لبي هردستيتن لسرتسي سوين دكاي لبوتس دخواتن كإنسان سفلەیە بێنمەکە بەرامبەر پەروەردیگاری چ پەیوەندێک لە مابەینی ئەسپی هەیە لەگەر ئەو بابەتەی بێنمەشی ئینسانی لە بەرامبەر پەروەردیگاری تەمان لە ڕووکەش ئینسان پەیوەندی نابینیتن بەڵام پەیوەندێکی زۆر ورد هەیە ئەسپ بە خزمەتکردنی لەلایەن خاوەنەکەی و خواردن پێدانی وەفای لە بۆ ساحێبەکەی دەبیتن لو خو بقسي منوتو او اسبناروه بيبرب ناتو اشتكت بجيناك بلا او خاوني كناني دايتي وبخيبي كرتي لقسكيوا صفتك هي لا زور بي زوري اجل كاني دي زياتر اماده خوي بقرباني خاوني كاتن دتي تناو شري تقبيتن لو تقكي دتيتن بس خاونكي زلوكي تونت كاو بريبرو اماده بستناو اقري بقسي صاحبكي لو او هو فاعل ويكأتو امن بخي وكردي امن استا خومتو شي او ما ترسي دكم لبروي اتو بيشتر امن بخي وكردي واتو خاوني مني كوات كان ما خوي جوله فرمي امن خاوني مقوما هرسينا هزو نعمته دايت ممقو لاسبي درسي ور بقرن كوات برامبر خاوني خوتان بوفا بن بين ماكو الصفله ما بن برامبر صاحبي خوتان كرب العالمين وبرامبر بخالقي خوتان هاتم مش معناها شي تنزوان هي لما بيني سويندي في خرايا واوي سويندي لو خرايا طبعا يك بيتي اوانا مثلا زانا لتفسير يان زاروي ل كتاب لباريان نوسيو او بيونديانيان رو كرتو اما تنها او سنمونانا مان باسكرت لا بيوندي نيوان اياتو سورة كان وبيوندي سرتا وكوتاي سورة كان كليلي تارم لا كليلكاني الرامان وتيجيشتن لقرآنه جمع الآيات في موضوع واحد كوكردنوي آيات كان لا باب لباري بابتشي بتنها يعني أتود تبي بقي مثلا لبابتشي كقرآن كوباسي كرديا رنگ بيك آياتي تيجيشنا شيني وصلت لبو أو بابتي لو دروز بيتن بطاوي تينا جاي لبابتكي بلام كاتك كوي آيات كان لو باري لو بابتي كودا كيوا تواو لما عناي بابتا كان دقي مثلا بري إسلام تون سيري مال وسروة وسامان دكاتن قرآن كوباس دكاتن كوباسي بابتي صبر دكا كوباسي بابتي آفرت دكاتن ما في آفرت شنو يك آياتي بيني يك حكمي بينيتن بغلطي تفسيري بكا بغلطي اللي يقدانا ويلا بوبكا بلام كاتك كوي آياتا كان كودا كاتوا دبيته اوي بطوابي لبابتا كيبقى اوش بيدا قوتري التفسير الموضوعي او النوع يعني لو صالاني لبيشتر او مصطلحا يعني بكارنا هنا زانا انزار استاذ موسوعات نسرايا كهر بابتك بتنيا هرسي آياتي لسرة او آياتانا كوكرايتو تفسير كرا لو يبطوابي لو بابتك الصبر في القرآن الأخلاق في القرآن مثلا المال في القرآن بونوعي همو بابتكان آياتكان ينهيداين او كوكراين او تفسير كرا اوش تێگەیشتنێکی زۆر باش و وەکو برێ مەجالی تێگەیشتن لە بۆ ئینسانی دەکاتەوە کە لە قورئانێ تێبگاتن لۆ نمونامە یەک لەو نمونانە وەربگرین نمونەی ماڵ لە قورئاندا چینە یەک بڵێتن وەڵا قورئان زەمی ماڵ و سەروەت و سامان و ئیشکردنی کردێ لە بۆ بەدەستێنانی سەروەت و سامان یەکەچکە بڕێ وەڵا مەدحی کردێ بە یەک ئاەتی لە تەواوی
حقیقەتەکەی تێنەگاتن بەڵام کاتێکە هەموو ئاەتەکان کۆ دەکەینەوە دەزانین کە چۆنیەتی مامەڵەکردن لەگەر سەروەت و سامان لە قورئانێ کووە. مەسەڵەن دەبینی با زینەت ناوی بردی المال والبنون زینة الحياة الدنيا، مال و سەروەت و سامان ڕازاوەیە، بەفەزل ناوی بردیە. فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله. فضل و منەت و ڕێزەکە کە خوای گەورە دەیداتە ئەو ئینسانەی کەواتە ناوی لە ماڵ نایە فەضل، ناوی لە مال نایە خەیر. إن ترك خيرا الوصية، ئەگەر خێرەی بەزێش خێر یعنی مال و سەروەت و سامان. ناوی لێ نایە قیام، قیامەن هۆی ڕاوەستاوی لە بۆ ژیانی ئینسانە، یعنی ژیانی ئینسان بەهۆی ماڵەوە ڕادەوەستی. لەو لایەنانە دەبینی مەدحی تێدایە. لەلایەنی جیهاد باسی جیهاد دەکا بئەموالیکم پێش ئەوەی بئەنفوسیکم، باسی جیهاد بە ماڵ. باش ئەگە ماڵم نەبی و موسڵمان هەوڵ نەدەن ماڵیان هەبی، ئەو هەموو ئاەتانەی جیهاد بە ماڵی کو جێبەجێکە، سەرخستنی دینی خوا و بانگەواز لە پێناوی دینی خوا، ئەو ماڵەی لەچێ بین. ئەو هەموو ئاەتە باسی زەکات و ئینفاق دەکا. باش ئەگەر ئەم ماڵم نەبی و هەوڵ لەو ماڵ نەدرێتن لە نێوان موسڵمانان، چێ زەکاتی بداتن، چێ ببەخشیتن لە پێناوی خوای گەورە. کاتە ئەو لایەنانە کە تەماشا دەکەی لە قورئانێ دەبینی مەدحی تێدایە لە بۆ بەدەستهێنانی سەروەت و سامان و هەوڵدان لە بۆ بەدەستهێنانی سەروەت و سامان. بەڵام کاتێ تەماشای لایەنی دیکەش دەکەی، خوای گەورە دەفەرمێ والذین یەکنیزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. ئەوانەی ماڵ و سەروەت و سامانی کۆ دەکەنەوە خەزنی دەکەن و لە پێناوی خوا نایبەخشن، ئەوە موژدەیان بدێ بە سزای بەئێش. کاتە لێرە نەهی کردیە لە کۆکردنەوەی سەروەت و سامانی، وایە وا تێدەگا، نەی کردیە لەوەی کە سەروەت و سامان نابی کۆ بکرێتەوە. یان دەفەرمێ واعلموا أنما أموالكم وأولادكم فتنة. ماڵ فیتنەیە، منداڵ فیتنەیە. طبعا لێرە مەبەستی فیتنە تاقیکردنەوەیە، نەک خراپە بیتن. یعنی خوای گەورە پێی تاقی کردینەوە بەو ماڵی و بەو منداڵی ئەم گۆی تاقی کردیتەوە. یان دەفەرمێ یا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله. ئەی بڕوادارینە با ماڵ و منداڵەکانتان مەشغوڵتان نەکەن، فریوتان نەدەن، دوورتان بخەنەوە لە ذکر و یادی خوای گەورە. کاتە ئەلێرە ئەمە کۆی ئەو ئاەتانە لە باڵی مار و سەروەت و سامان لە قورئان دەخوێنینەوە، لۆمان بە دیار دەکەوی کە ئیسلام و قورئان کو باسی ماڵی کردیە. پێویستە ئەمە چۆن مامەڵە لەگەر ماڵ و سەروەت و سامان بکەین. ئەو ڕێی کە بەدەستی دەینی دەبی بە ڕێیەکی حەلال بیتن لە بە بەدەستینانی، پاشان کە بەدەستی شت هینا لە حەلال و لە چاکە سەرفی بکەوە، وەکو بەخشین لە پێناوی خوای گەورە، وەکو سەرخستنی دینی خوای گەورە، و وەکو ئەوەی کە ئەتوو نەبیە بار لەسەر کەسانی دیکە. ئەگەر لە ئەو پێناوە بی لە ڕێبی بەدەستینانی ماڵ و سەروەت و سامان شتێکی باشە و پێویستە ئینسان هەوڵ بدا و کەسابەت بکە. بەڵام ئەگەر ئەو بەدەستینانە بۆ هۆی ئەوەی ئەتوو دەست درێژی بکەیە سەر مافی خەڵکی و بە حەرام بەدەستی بینی و بە زوڵم مستەم لە خەڵکی بینی، و بۆ هۆی ئەوەی کە ئەتوو لە ذیکر و یادی خوای گەورە، لە نوێژ و واجباتت بەرامبەر خوای گەورە کەم تەرخەمی بکەی و ئیهمال بکەی و وازی لێبینی، وەڵا خەریکی کەسابەت و خەریکی ماڵم، ئاگای لە نوێژەکانی، ئاگای لە حەقی خوای گەورە، ئاگای لە دینی خوای گەورە، لە هیچی نەمینێتن. ئەگەر بۆ سەبەبی ئەوەی تەنها لۆ خۆت بژی یان تەنها لە بۆ ماڵ و منداڵ و خێزانی خۆت ببینی، لەوەی زیاتر ژیان هیچ نییە. وەکو ئێستا خەڵک زۆر وای لێ هاتیە، تەنها لۆ خۆی دەژیان زۆر لە چوارچێوەی ئەوەی دەژیتن کە لە بۆ ماڵ و منداڵی خۆی بژیتن، هەر ئەوەی دەزانی سبەیان تا ئێواران بستە کەسابەتی و شەوان ئەگەر ماڵ و منداڵی باتە جێیەکی یان جومعان بیان باتە دەرێ شوێنەشی و تەواو ژیان لەوەندەی کۆتایی پێدی کە نەماوە هیچ پەیامەکی نییە کە هاتیتە سەر دنیاە. نادەبی ئەو ماڵەی خەمی لەوەی بیتن کە کەسانێک پێویستن هەژار لۆیان بەکاربێنی، خەمی ئەوەی بیتن کەسانێک نەزانن بەو ماڵەی هەوڵی فێرکردنی ئەو کەسانە بداتن، کەسانێک هەر بەو ماڵەی دژایەتی ئەو دینەی دەکەن، ئەو بەو ماڵەی هەوڵی سەرخستنی ئەو دینەی بداتن، کەواتە ئەو ماڵە زۆر لەوەی گەورەتر سیر بکاتن کە تەنها لە بۆ ئارەزووی خۆی بەکاری بهێنێتن. کەواتە ئەلێرە کۆکردنەوەی ئەو ئاەتانە لەو بابەتەی ئەو بابەتەی بە تەواوی لەمە گەیاند و تەسەووڕێکی جوانی لەبارەی لە بۆمە دروست کرد. لێ تەفسیری مەوضوعیش کۆکردنەوەی ئەو ئاەتانەی لەبارەی بابەتەی هاتی و تەفسیرکردنیان سوودێکی یەکجار زۆری دەبی لەوەی ئینسان بە چاچی و بەڕێکی بە وردی لە قورئانی تێبگاتن
وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. Oh